بینەرە بیسەرە ئەزیزەکانم لە چاوپێکەوتن و بەرنمەیەکی تری ڕەنگاڵە سڵاوتان لێبێتەوە. ئەمڕۆ لەم چاوپێکەوتنە سەبارەت بە تام و چێژ و بۆنی خواردنەکان، سەبارەت بە بەهاراتی خواردنەکان ئەمانەیەز گفتوگۆمان هەبێت. ئەمڕۆژ لەگەڵ خاتوونێکی تری سەرکەوتوو کە سەبارەت بە کار و چالاکی و ئەو بڕوانامە تایبەتانی کە بەدەستی هێناوە لە ئیشەکەی خۆی گفتوگۆیەکی تایبەتی ترم ئامادە کردووە. ومێدەوارم پرۆگرامی ئەمڕۆژ جێ ڕەزامەندی تاک بە تاکی و ئەزیز و خۆشەویستم بێ تاکوونی کۆتایی لەگەڵ ما بمێننەوە. سەرەزیزەکانی من ئەم جارە لە چاوپێکەوتنێکی تایبەتی تر لە ماڵی خاتوونێکی دەستڕەنگینین. ئەم جارە چاوپێکەوتنەکە زۆر تایبەتە. ئەو ئەزیزانی کە لە بواری خواردن و چێشلێنەر حەزیان لەیەتی ئەتوانن بینەری ئەم بەرنامە بن، چونکە لە چاوپێکەوتنی ئەم جارە باس لەسەر کۆمەڵی خواردنی تایبەت، باس لەسەر تام و چێژی خواردنەکان و بەهاراتەکان دەکەین. دڵنیام و کەسانی کە حەزیان لەم بوارەیە پرۆگرامەکە زۆر سوودمەند دەبێ بۆتان، کەواتە بینەرمان بن. خاتونگیانم کاتەوە باش، تەندروستی و باشە. زۆر سپاس ئەزیزم، مەمنون. سەرەتا سڵاو ڕێزێک بنێرم بۆ بینەر و بیسەرەکانمان و خۆتانیان پێ بناسێنن، بایۆگرافیەکی بچووک لە خۆتان با بینەرەکانمان بزانن. بەناو خوای گەورە، خوای خالقی تام و مەزە. من مونیرە ئەمجەدیانم، خەڵکی شاری سنە، مۆرەبی و ئاشپەز و داوەر و کارشناس شارە سنە لە سازمانە میراث فەرهەنگی، مدەڕس سنەدا و سیمای ئوستان کوردستان و شەبەکەی یەک و شەبەکەی سەحەرم، مدەڕس و مۆرەبی فەنی حرفەییم و لە ئۆتاقی بازرگانیشە بە عنوانە دەبیرە خۆراک و نوشیدەنی هەم لە خەمەت هاوستانیگەل و شاریگەلە عەزیزمان. زۆر باشە. هەروەکە ئەزانین لە بواری خواردن و چێشلێنانە هەموو خاتوونێک ئەسێمە بەرنامەکە زیاتر ئەوانەی ڕاکێشن بەلای خاتوونەکانە، هەموو خاتوونێک کابانی ماڵی خۆیەتی تا ڕادێک لەم هونەرە ئەزانێ. بەس ئەمەیە دە و پرسارا راستی جەنابەت بکەم، تۆ خاتوونێک وەکو دایکێک لە نێو ماڵی خۆت و مەتبەخی خۆت دەستت بە ئیش و ئەم هونەرە جوانە کردووە، چۆن بوو فکرێ لات دروست بوو کە بتێ بە هونەری خواردنەکەت بەرەو پێش ببیتووە بیگەنیتە تام ئاستەی ئێستات؟ من لە واقعیەتە لە ئەوڵ من ئەسڵەن کارم ئەمە نەبوو. زۆر باشە. ڕشتەی دانشگاهیم ڕشتەی پیراپزیشکی بوو و لەسەر کاری شۆ بووم و لە بیمارستان کارمەکرد. من تا سری اتفاقگەر لە ناو زیندگیمە کەوت و مەجبور بووم لەو کارە دوور بم و حدودی دوسێ مانگێک باقان ئەسان خۆم گوم کرد و کێشێ چە بکەم، ئەسان مەسیر زیندگیم گوم کردو وەلێ عەلاقەم بوو بە ئاشپەزی، بە کێک دروستکردن، بە شیرینی، بە ئاشپەزی، بە هەرچی شتە بەمانە واقعاً لە حەزمەکرد ئاشپەزخانە بم. هەر لەوە ئیتر لە ساڵی 85 کەم ئیتر من شروعم کرد و شکر بۆ خوایش موفق بووم لە کارمە. باشە، هەرە عیلاقی خۆت بە خواردن وای لێ کردووی؟ بەڵێ، ئەوڵ بە عەلاقە بوو وەلێ کەم کردیم نا، واقعاً شارەکەم احتیاجی هەست بەمەکە ئێمە ئەم هونەرە لە چوارچێوە بە قانونەوە بە شتێک بێ کە لەسەر ئوسولێکەوە بێت. ئەم تام و مەزەگە لە ئەم خواردنگەلە لەسەر ئەوە بێ کە مەسەڵەن ئێمە تامەکان بشناسیم، بزانین کە چە قاتیکین کە واقعاً مەزەیەک خۆشمان بێت لە نەتیجەی کارەکە. و ئیترم کەم شروعم کرد، چوم ئاموزشم دی، من تاران چوم، تۆریست چوم، قەزوێن چوم، بە شارگەلی مختلف چوم کە ئاموزشەکانم شروع کرد. و زمانێکیش کە من شروعم کرد بەم کارە، من ئەوڵی نەفەرێ بوو کە تقریبا شروعم کرد و کەم گوسەریشی پیا کرد و شکر بۆ خوال ئان ئێمە لە سەتح شار سنە فرە موافقین و فرە کەسگەل مانەز کە هەم لە ئاغا هەم لە خانمە لەم زەمینە بووگەسم منبع دەرامەت بۆیان بۆ فراعالیش. زۆر باشە. ئاماژەت بۆ یان نامەوێت هەروالی تێپەڕ ببم، وتان کە من لە زانکۆ پیراپزیشکی ڕشتی پیراپزیشکیتان خوێندووە، چیتان خوێندووە؟ من ماماییم خوێندووە و حدود 5 ساڵیش من لە بیمارستانە کارم کرد، لە بولوکی زایمانە هەم شارە سنە بووم، هەم لە قوروە من لێنە کارمە کرد حدود 5 ساڵ. وایتر دوایەوەیتر هۆکارێکی تایبەت بوو لە ژیانتانە کە واز بێن لە خوێندن و لە کارەکەت؟ وەڵڵا ئیتر سری ناژم بە خاتر سری مەسایل خانەوادگی بوو کە ئیتر ئەم اتفاقە کەفت و
شکر بۆخوا ڕێگەکە خۆم پیا کردو بە لێ پەشیمانی لەم بڕیارێکە نا داوتەوە ئەڵانکە ڕەفیقەکانم کە هین ئەو زەمان نەگەشتیانەژن واقعن تو کاغەزێک کۆکەکاتی ناو ئەم کارە بڵێ زۆر باشە سەرکەوتوبی ئەوەی کە سەرەتای دەست پێ کرد چۆن بوو هە لە ناو مەتبەخی ماڵی خۆت دەستت پێ کردووە بەێ ئەوەڵ لە هەر ئاشپزخانەی ماڵی خۆم بوو شروعم کرد ئەوڵ کە چوو مامۆستەکانمەدی هەر بۆ ماڵ خۆم بۆ خانەوادەی خۆم بۆ کەس و کار خۆم دروستمە کرد و یا ئەم بر بۆیان یا داوەتیانمە کرد یا ئەم هاوردە ماڵ باوکم هەر لێرە جەمەوەینەوە مثلەن ئەمان خواردو ئەوە لەسەر ئەمانەکی تر کەم شروع ئەم کرد وە قۆناق بە قۆناق دەست پێ کرد تا گەشتومەوە کە ئیتر ئەلان شکر بۆخوا فرا خاصة مثلا أتانم الآن من أتانم في الراحة داش بس خانة راندازي كماش خانة صناعتي في راحة أتانم في كارجل أنجام بمالانيتر زور باشا لم چند ساڵی ئیشکردن لە خواردن لێنان و ئەمانە تایستە بۆ شوێنێکی تایبەت وکو بڵین هۆتێلێک یان خۆت شرکەتێک تویان وەرگرتووە کارت بۆیان کردووە لە بەشی ئاشپەزی و شێف بوونەکەی ئەو شوێنانە بەڵێ بووگەمون تا لێنە من نەماک مەسۆ من فقط لەو بەحسەکە چووگم ئاموزشم داگە ئاموزشم داگە پیان و دوایەوە ئیتر وێڵم کردیانە حدود دوسێ مانگتێکیانەوە کاریم کردگە حساوی پرسنەلی کەفکردنە سەر ڕێگەەوە و بعدیتر من وێڵم کردەوە وەلی ئەچم سەرکشیکەم ئەوە کە نەحراب لەم حەدە وێڵی کەم وتووە بێ وەلی سەرکشیەکەم و شکر بۆ خوایش ڕازی بوو بن تاکار کەسێکە کارم کردگە ئێستا لەگەڵ هیچ یەک لەو شرکەتانە یاخۆ تۆتەلانی کار ناکەن ئەلان قەرارە ئێمە لە تەک جامعی بوومگردیە قەرارە سری ئاموزشکەلمان بێ ئاموزشی غەزاگە لە بوومی مەحەلی ئوستانە کورسانمان بێ وإنشاءالله قرار التي يجي دو حفتي آینده ئێمە ئەم بەرنامە شروع بکەین کاتە نوێترین پرۆژە و بەرنامەتانە زۆر باشە سەرکەوتوو بن ئەوەی کە ئاماژەتان پێدا لە دەستپێکی بەرنامەکە جەنابتان لێژنی خواردنیشن وایە یانی داوەرن بڕیارێن لەسەر خواردنەکان ئەوەی کە چۆنە لە بواری خواردن لێنان و شێفبوونە بڕۆیت ئەم دەورەیە بەشدار بووی چۆناهی مەدرەکەکە و بڕوانامەکەی بەدەستهێنن من هەروە لە ئەوڵ شارزم کرد لە خەمەتانە ئەوڵ دۆرەگەل ئاکادمی بوو چتگەلی بوو کە چوم لە ئاموزشکارەکان شارگەلتر چۆن ئێرە نێبوو سنە نێبوو واقعەتی چوومە هەر لێنە مەدارکم گردووەمانە وای کەم کە خۆم ناسی و چوومە فەنی حرفەیی و میراثفەرەنگی و ئەو شتە وا لە زێنمە بوو ئەو بەرنامەگەلەکە بوو و ئستیقباڵیان کرد استقبالیان کرد و کەم ئیتر بە عنوانی داوەریش کە چوومە ناو مسابقات ئەوڵ خۆم لە مسابقە شرکتم کردەوە کە هەر لە ئەوڵ داوەر بم ئەوڵ خۆم بە عنوانی شرکت کۆنەندە بووم وەلێ کەم کە ئیتر چەندی مسابقە شرکتم کرد منتەقەی شرکتم کرد من مسابقە لە تارانە شرکتم کرد لە بۆرجە میلادە بوو لێنە هەر مەقامە ئەوڵمان هاورد کە هاتینەوە فرجێک گەلکی شرکتم کرد دوایەوە ئیتر کە هاتینەوە بە عنوانە داوەرە ئوستانی کورسان داوەر و کارشناس ئوستان کورسان لێرە زیاتر مەبەستم لەسەر ئەوە بوو کە ئێستا کۆمەڵک بینەر ویستەرمان هەیە لەوانانیش هەمان پرسیاری ئەوانیش بکە من ئاراستی جەنابەتی یەکەم لە ڕووی چیەوە کەسێک شێفێک هەڵەبژێرن ئەیسەنجێنن بۆی کە بیکەن بە لێژنەی ئەم خواردنانە ئایا سابقە کارەکانیانە یان خۆت بەشداریکردنیان لە هەنێک کێبڕکەی خواردنە سابقە کار مهمە ئەوە کە ئەرێ وەلی تەجروبە لە ئەم زەمینە واقعان مهمە ئەوە کە تۆ خۆت چەندێک کارو کردوێ چەندێک ئەوە کە تونە ناو ئاشپزخانە بووی چەندێ لە تەک ئەم خۆراکە خۆت بە قەوڵێکژێت دەست و پەنجەت نەرم کردوێ تام و مەزەکە بشناسی بزانی کە واقعان تۆ وەختی ئەویت بە داوەر ئێژن فڵان و غەزای کە هەست تامە ئەسلێگەی بزانی نە لە ڕووی سەلێقی خۆمەوە من شاید سەلێقی من مەزەی تو نیم پێ خۆش بێ ولی ئەو غەزایەک تون نەبێت غەزای کە ئێساڵەتی بشاید مەسەڵا نێژم غەزای کە مەخصوص شار خۆمانە یا یەکاوت ئەمە ئەسان شاید ئەسان کەسی تونیاسان دروست نیە کە تون بێ ولی من خۆم شخصی تونیم پێ قبوڵە ناتانم ئەو سەلێقی شخصیمە لەنا ئەو داوەریە من ئەماڵکەم ئەشی چوارچێوەیەکی هەسۆ داوەریە تبقی ئەو چوارچێوە ئەشی من داوەریە غەزاکە زۆر باشە کە کاتێ وەکو لەژنێ تەرۆستە پەرشتی بۆ من ئەو لەوانێکی لەژنێتی لە فستیواڵێک بە یان خۆ لە کێبڕکێ بێ ئەبێت ئەو کەستانە بەپێی ستاندارد هەموو بەهاراتان تامەکان بەکار بهێنن ستاندارد بێت ئەمە نابێتەوە سەلێقە ئەسڵ ناوێت لەبانیەوە ئەماڵ کردی زۆر چاکە هەروەکە ئەزانونی کە من زانیاری وەرگرت بێ ساڵگەتی تەسیسی سەراشپەز هەیە ئەیسە نازام لە ئێران ئەو شتەیان خود لە کوردستانم ساڵگەری تەسیسی سەراشپەزە بەڕێوە ئەچیان جیهانیە جیهانیە و معموڵەن جیهانیش بەرگوزارە بێتم باشە تایسە بەشداریتان نەکردیان خود داوەتی و پێشوازیان لێ نەکردی کە جەنابەت بەشداربی وەڵان نەفێنن چۆن لە ئێرانە نەمان بووگە بۆ دەروی وڵاتی بۆ منە داواکاریتان نەبووە فێلەن نەداواکاری نەبووە زۆر باشە.
ئەوەی کە نەبووە و تا ئێستاوتانە کە بەشداریمان نەکردو چونکە لێرە ئەو شتە بەڕێوە ناچێت باشە بەس وا دایبین کە جەنابەت ڕۆژێک لەمانێ لە داهاتووە تۆ بانگش بکرێ بۆ ئەوێ تۆکە کەسێکە ئەوەنە ئەزمون و تەجروبەت هەیە لەم بوارەی خۆتا کە ڕۆژێک بانگش بکرێ بۆ ئەوێ وەکو لێژنێک وەکو داوەرێک لەو ساڵگردەیە ئەو خواردنەی کە لای تۆ باشترینە لە چ ڕوویەکەوە هەڵیە بژێریت و پەسەندی ئەکیا لە ڕووی بەهاراتۆ لە ڕووی شێواز و دیزانکردنی خواردنەکە یا تام و چێژ و بۆنی خواردنەکەمی ڕای جەنابەت بزانین ئەوڵەوە کە هەمیشە ئەسڵ کۆلەن لە بەحسی داوەریە ئەوڵ تەعم و مەزەی ئەسلیە غەزاکە نا تەعم و مەزەی سەلیقینە تەعم و مەزەی ئەسلیە غەزاکە کە بزانین ئەو غەزا هین چ منتەقێکە ئایا سنەتیە ئایا ملەلە ئایا مربوط بە منتەقەیەکە مربوط بە ئەش بزانین تەعم و مەزەی ئەسلی ئەو غەزا چەست بعد دوایەوە کە تەعم و مەزەی ئەسلی و ئەو چوارچێوە کە هەست لەناو ئەو غەزا کە لە چ تایمێکە چ مادێک اضافە کردێت چە کەم کردێت چە اتفاقی کە بێ ڕێزەتی چۆن بێت وەختی ئەو چوارچێوە داوەری کردیا بعد دوایەوەتینە سەر دیزاینی دیزاینەوە کە ئەو غەزا چۆن دیزاین کریاگە ئایا ئەو دیزاینە لە تەکێ موادی میانیە کە غەزاکە هەست ئایا ئەسڵ سنخیەتێکی هەست یانە هەروە سەلیقەی مەسەڵەن دیزاینی کریاگە سنخیەتی دیزاینەشێت لە تەک مواد میانی لە موادێ ئەسلیە غەزاکە بێت ناوێ هەروە هەرچتە دیزاینی کردێت لەبان غەزا ئەوە فرە مهمە لە داوەریە اتفاق بکە فێ بەڵێ زۆر باشە ئێستا حالن ئێوە هونەرجوو شاگرتان هەیە تاوکو هوەری خۆتانیان پێ فێر بکەن بەڵێ هونەرجوی فرەمان بووگەمە لە شاری سەتە شارستنەوە لە سەت ئوستانی شانسان فرەمان بووگە بەڵێ ئەی تایسە هونەرجووت بووە کە دوایی فێربوون و دوای کەسکردنی تەجروبە و ئەزمونونەکانی تۆ ئێتریش خۆی مستەقل باربێت و دەستکا بە ئیش و کار و بزنسی خۆی بەڵێ ئەکسەر هونەرجوەکانە من هەرغان هەروانەی هانەگیا بلەخەرە چوونەسە ناو کارگای قەنادیەکان یا ئەوە کە ئەلان خۆیان بۆ خۆیان کارەکەن ئیسە لە بەحسی چونان ئان بەحسی ئێمە غەزاگە لە خانگیمان هەست خۆیان لە ماڵە کارەکەن مناڵان هونەرجوویکم هەست و ئەو نە پیشڕافتی کردگا جەشتوارەگەل ملی شرکەتەکە جەشتوارەگەل ملی ئاش شرکەتی کردگە و 2 ساڵ پیشسەریەک نەفەر بەرتەر هاتۆ من جزێک لە ئفتخارات خۆمە ئەو شتێکی ئەوێنم یانێ ئەوە نییە کە بێژم بۆ ئەوە ئفتخارێکە بۆ من ئەو اتفاقە بەڵێ فرە بوو من هونەرجوی فرەمان بۆ گەیمە زۆر باشە ئێوە خۆتان شێوازی کارکردنتان زیاتر گرنگیتان بە خواردنە خۆماڵیەکان خواردنە سنەتیەکان یان خۆت خواردنەوان ئەو خواردانەشی کە لە دەرەوەی وڵات بەکارهێنرێ خۆتان زیاتر گرنگیتان بە کامێک لە جۆرە خواردنەکان داوە وەڵا بیشتر خۆراکە سنەتیەکان چون واقعەتی لە بەحسە فەسفودە بەخاطر بەحسە هەر سڵامەت بەحسە سڵامەت چون لێرە فرە مهمە غەزا سنەتیەکان واقعاً لە تەکی بەدەنە ئینسانە ئەسڵ قساکە یانێ بەدەنە ئینسان تەکیە ڕەحەتە وەک فەسفود نییە کە تۆ فەسفودێک ئەخۆی شاید 2-3 ساعت توول کێشێت ئەسڵ حاڵە خراوە بێت تا ئەوە کە ئەو فەسفودە تۆ مەسەڵەن هەزمیکەی وەلێ لە بەحسە غەزا سنەتی ئێمە ئەم اتفاقا نیە من خۆشم بیشتر تاڵبە غەزاگە لە سنەتی و مەحەلی زۆر باشە پێشوازی خەڵک زیاتر خەڵک ئەیسا بەرەو کام لای خواردنەکانە چێ خۆتان وەکو فێرکردن گرنگیتان زیاتر بە خواردنە خۆماڵیەکان داوە وەلی وەکو خەڵک پێشوازی خەڵک زیاتر بەرەو لای کامێک لە خواردنەکان ئێسەیەچێ ئەلان خەڵک ئەمانە کە ئەلان نۆجوانن واقعەتی فەسفود وەلێ من ئەلان بەرنامێکم داگێکی ئیشەڵا کە بڕێتە ڕێگە و بڕێتە بەرەوە قرارە هەر ئەو خۆراکە سنەتیەکانمان لە قاڵبە فەسفودە ئێمە دای بنین شتێک ئیدێک جەدیدە یعنی هەر ئەو غەزاگەلە کە ئێمە سنەتیە وەلێ بە شێوازێک جەدید ئێرائە بین و من لە چەند جێگەکە ئێرامداگە واقعاً جوانگەل ئستقباڵیان کردگە لەم قەزە زۆر باشە لە ڕووی دروستکردن و گرنگی پێدان لە ڕووی دروستکردنی لە ڕووی پێکهاتەی خواردنەکە لە ڕووی بەهارات و ئەمانەوە کامیان زیاتر ئەرکی زیاترە و کامیان سەخترە وەڵا سنەتێکە زەحمەتی بیشترە فەسفودەگە ڕەحەت دروستەوێ ڕەحەت دروستەوێت و متەسفانە خاصیەتی گیژینە وەلێ سنەتیەکە سەخترە بەرحاڵ مدەت زمانێ پۆختی بیشتری گەرەکە ئەش فرەتر بە دەوروبەریە بیت تا بێتە غەزایك وەلێ لە فەسفودە وانە لە ئەرزە 5 دقیقە لە 10 دقیقە بەلاقەرێت و غەزات ئامادە بێت زۆر باشە لەم سەردەمە ئێستا تاکوونە گرنگی بە خواردنە خۆماڵیەکان بین چونکە هەنێکیان بەجددی دابوونەریتی کوردەواری پێوەیەوە خواردنە خۆماڵیەکانی شمان یەکشت نین لە ناوچێک بۆ ناوچێکی تری کوردستان هەر منتیقە و هەر شوێنی خواردنێکی تایبەت بەخۆی هەیە زۆر باشە
هەروەکە ئەزانین لە بواری خواردن و چێشت و یان بۆ خود نمونە بەهاراتەکان ساڵانە یاخود بە پێی وەرزەکان چەندین فستیواڵی خواردن پێشکەش ئەکردرێ ئەمانەی سەبارەت بە چۆنیەتی بەڕێوچوونی فستیواڵەکان بۆمان قسە بکەن و زیاتر لە فستیواڵەکانیش گرنگی بە کام یەک لە جۆرە خواردنەکان ئەدرێت. ئێمە فستیواڵ فرەمان بووگە یەکی لە فستیواڵەکان کە تقریبان هەر ساڵە و هەر ساڵ یەکی دووباریش کە بەرگوزارە بێ هەر قەزاگە لە بوومی مەحەلی بووگە. ئێمە فستیواڵێ کەیکیشمان بووگە لە شارە ساتە شارە سنە کە بەرگوزارمان کرد هەر چونکە شارسنە هەروەکەزان قوتبە تووفەرەنگیە ئێرانە. ئێمە بانوانەوە کە مەساڵەن هەر شتێکە لە تووفەرەنگی دروستەوێت ئێمە تقریبان چەند ساڵێ گوزەشتە بۆ ساڵێ بکەم 9 بوو یا 8 دقیقەن لە فکرم نییە بەڵێ ئێمە وتمان کە بەخاتر هەر ئەو جەشنوارەی تووفەرەنگی کە لە سات شارە سنە بەرگوزار بوو وتمان کە لەم جەشنوارە هەرچی کە ئەزانم بە تووفەرەنگی دروستەوێ خۆراکە شیرینیە نوشیدنی هەرچێکە هەست بێرنیەنە ئەو مسابقە و فستیواڵە و شکر بخوا استقبال خاص بوو و چتگەل خۆشمەزە و چتگەل خاصی گشتیان هاوردوونە ئەو مسابقە و هەر ساڵە بەرگوزاریکەم وەلێ ئێمە الان هەدەفمانەوەسە کە غەزاگە لە بوومی مەحەلیە خۆمان ئەحیا بکەینەوە و هەر ساڵیش بەرگوزارمان کردگە و شکر بخوا استقبالیش فرەخاص بووکە. زۆر باشە گەورەترین فستیواڵە کە جەنابەت بەشداری کرد بێت و لە یادت بێ کام فستیواڵت بووە؟ ئەو فستیواڵە بینولملەلی بوو ئەڵبەتە بوومی مەحەلینەوە شتێک بوو بینولملەلی بوو فستیواڵی قارچ بوو من خۆم بە عنوانت داوەر بووم و فستیواڵێک واقعاً کە لە شار سنەیش بەرگوزار بوو ئێمە ئەم فستیواڵمانە من بە عنوانە داوەرە بینولملەلی کە لە تاران و لە شارگەل تریشەوە ئێمە داوەرمان بوو هاتن ئێمە لێنا داوەتمان کرد لە کولەن فەراخان دریا کە لەم جەشنوارە لەم فستیواڵە هەر شتێک خۆراکی جەدید یا شتێک ئەزانێ بە قارچ شتێک جەدید ئێرائەباد بێریتە ناو فستیواڵەکە و شکر بۆخوای ئەویش فرەخۆش بەرگوزار بوو و فرێژ غەزاگەلی خۆشمەزەیەکیان هاورد و مردم. لەسەر تاک بە تاکیان بڕوانامانە خاتون میرەمانەی کە قسەی لەسەرکەین سەرەتا ئەمەوەیە کە بزانی یەکەمین بڕوانامە کە تۆ بەدەستت هێناوە کامەیان بووە و لەکوێ بۆ ساڵی چەندیش ئەم بڕوانامە دووەرگرتووە گفتوگۆکەی لەسەری؟ خۆشەکەم ئەوڵین لۆحی تەقدیرێکە من گردم لە جەشنوارەی گردشگەری منتەقەی غەرب بوو کە بۆ شارێ ئوستانی کورسان بوو هەمان بوو ئیلام بە کرماشان کە من ئەوڵین لۆحم ئەمە بوو کە بە عنوانی نەفەرە ئەوڵێ منتەقەی غەرب من هاتمەوە و لە تەک ئەو لۆحە ئەم تەندیسیشیانە دا پێم کە فقط بە منیشیاندا و مایە شانازیە بۆم کە ئەم ئەتفاقە کەفت بوو. زۆر باشەکەواتە ئەم تەندیسە ئەم بڕوانامە یەکەم شتەکان بۆ کە تۆ بەدەستت هێناوە لە بواری کاری خۆت. بۆ زۆر باشە حکمێک کە گردم بە عنوانی تەقدیر دوای چەند ساڵ کاریتان توانیتان یەکەمین بڕوانامی خۆتان بەدەست بێنن؟ ساڵێ تقریبا 94 بوو بەڵێ ئەمە ساڵ 94 بەڵێ ساڵ 94 تقریبا حدود 8 ساڵێکە گوزەریا کە من کارم شڕۆکە 8 ساڵێکە گوزەریا ئیتر ئەوڵین حکمە من ئەو وەختە کرد ساڵی 94 بوو. بعدیتر هەر ئەو ساڵە دوارە کە ئێمە جەشنوارەیە کە بەرگوزار کردیا لە هۆتێل شادیە من خۆم ئیتر دوای ئەو حکمە بە عنوانی داوەر ئوستان کورسان بووم کە ئەم لۆحە لە تەرەفی هەر معاونەتی گەردشگەری و میراث فەرهەنگی و فەنی حرفەیی و ئەم لۆحە تەقدیرە بە عنوانی داوەر دریا پێم بعد دوایەوە کەیتر هەر ساڵە هەرچێکە لە ڕۆژی جەهانگەردیە لە ڕۆژێ فەنی حرفەیە لە ڕۆژگەلێکی ئاواز بەحسی سەنعەت و بەحسی مەهارەت بوو من ئیتر لۆحکە لە متەفاوتم گرد و ئەکسەرەنیشی کە جۆزە نەفەرگەل بەرتەر هاتمەوە و دوایەوە ئەکسەر ئەم لۆحکەلیشە بە خاطر حکمی داوەری کە من بووم ئەم لۆحکەلە بە خاطر تەقدیر کردیا لێم دریا بمن. زیاتری لۆحەکان کە وەرتان گرتووە لە بواری چێوەکو داوەربوون یا وکۆی کە هەر خۆتان کێبڕکەی خواردنەکان بەشداریتان کردو و توانیتانەکە بۆ نمونە ئەم بڕوانەمانە بەدەست بێنن؟ بیشتری حکمە داوەریە بیشتری بە خاطر داوەری ئەنجامم کردا و حدود 3-4 دانێ بوو کە خۆم شرکەتم کرد کە یەکێکی هەرەوە بوو دانێکی ئەوە بوو و
دوو دانشی کە ها لە زەوینە ئەوانە من خۆم شرکت یانە بەعنوان شرکت کننده بوو داوەر نەبوومەوە. باشە ئەم لۆحانە و ئەم بڕوانامانەی کە بەدەستان هێناوە لەکوێ زیاترم بڕوانامانتان پێدرێت لە فستیواڵەکانە یاخۆت لە فستیواڵەکان لە فستیواڵەکانە هەست و فستیواڵەکانیش ئەکسەرانی کەمتری کە لە بەخاتر ئۆستانی بوو بیشتری مەسەڵەن یا منتەقەی غەرب بوو یا کشوەری بوو. زۆر باشە جگە لە ئەم لەوحانەکەی بینین چەندین تەندیسیشتان داناوە وەکو ئەم سیانە تەندیسەکان سەبارەت بەمانەکە قسە بکەن ئەمانە زیاتر لە چ شێوازێکی کاری خۆتان بەدەستانە ئەمانی شەری داوەری بۆ یانی خۆت کێ بڕکەهایەکی جیاواز بووە سەبارەت بەم سیانش من ئەو دانەیە بە خاطر داوەری بوو کە یەکێ لە ئفتخارگەلێکە بوو ئەو بوو کە ئێمە لە یەکی لە بەرگوزار کنندەگەل جەشنوارەی غەزاگەلێک گیاهی بوون غەزاگەلێکە خاصە گیاگەلە منتەقەی ئوستان کورسان بوو من چۆن داوەر بووم لێنە ئەو تەندیسە لە تەک دانێ لە لۆحەکانە وانوانەوەکە داوەر بووم بە من دریە ئەم دوو تەندیسە من خۆم جۆز شرکت کنندەکان بوو هی منتەقەی غەرب بوو بە نەفەر بەرتەریش هاتمەوە. زۆر باشە ئەمانی کە پێتان ئەدرێت میراث فەرهەنگیە یان شوێنێکی تایبەتی ترەکە میراث فەرهەنگیە جەهات کشاوەرزیە ئۆتاق بازرگانیە بعد فەنی حرفەیە ئەو وەختە ئاموزش پەروەرشە دوودانەی بعد سدا و سیماس من الان تقریبا بژم یەک سێم لە لۆحەکانم دانیاگە مابەقی لە بەردەستەنە واقعەتی کە دای بنم ئەمانیە کە بوو ئەمان مەدانیاگە یەک سێم لە لۆحەکان هەست. لەنێو ئەم کارانتان وەرگرتنی کامێکا لەم لەوحانە یا تەندیسانە قورسرەوە پێویستی بە زەحمەتێکی زۆر هەیە تاکوونی تۆ بتوانی شتێکی بڕوانامێکی ئاوا بەدەست ینی وەرگرتنی کامیان قورسرە لە هەمووی. والله من تەکتەکە ئەم لۆحگەلە بۆم ئەرزشمەندن و تەکتەکیشی بۆم هەراوە سەنگینەوە احساسەکە مناڵەکان یێوانێ ئەو نەخۆشییانم گەرەکە ئەمانە یەتەکی شتێک ئاوەزی ناکەم هەمووی تایبەتە کاتێکە بۆ تۆ لە ناو ئیشێکی خۆتایت و بڕوانامە یاخود خەڵاتێک بەدەستێنی هەمووی تایبەتن لات بەس لە ڕووی کاریەوە من مەبەستمەوەی کە لە ڕووی کاریەوە وەرگرتنی کامی گرنگترە وەرگرتنی کامی پێویستی بۆی کە زەحمەتی زۆرتری بۆ بکێشی یانی مەبەستم ئەوەیە هەنێکیان هەیە بە هەموو کەس نادرێ بە چەند کەسێکی تایبەت ئەدرێ کامێک لەمانەیە یەکێکی ئەمە بوو کە من لە کرماشان گردم ئەمانە فستیواڵ و بەشداریتان کردووە ئەمەوێت کە بزانین هەر کامێکی چ فستیواڵێک بوو ئەمە یە فستیواڵی غەزا و خۆراک بوو کە هین منتەقەی غەرب بوو کە من ئەوە جۆزە نەفەرە بەرتەر هاتمەوە ئەویشە بە عنوانی شەب فەرهەنگی ئوستانی کورسان بوو ئەوە ئەوەتە شەب فەرهەنگی کە لە تووە ئوستانەکانە بوو بەرگوزار بوو مۆنتا ئوستانی کورسان بە عنوانە نەفەرە بەرتەر هاتۆ من ئەو لۆحمە لەوە نەکرد. زۆر باشە جگە ئەوەی کە لە خۆدەم لەوحانە و ئەم خەڵاتانت بەدەست هێناوە فێرخوازەکانی تۆ قوتابیەکانی تۆش لەنەو فستیواڵەکان یاخود کێبڕکەکان توانی یانەکو مامۆستاکەیان لەو حیاوە بەدەست بهێنن بەێ من الان یەکی لە خانمەکان کە مای افتخارە بووم هەروواکە قبلەنش شارم کرد لە جەشنوارەی ئاشم ملیە دووبار نەفەرە بەرتەر هاتۆ دوانتر لە خانمەکان لە جەشنوارە گەلی ترەکە هەر منتەقەی غەرب بوو ئەوانی جۆزێ هەر نەفەرگەلە بەرتەر هاتنەوە ئەمانە بوون هەر ئەڵام من حزوو زێهنم نیە بوون لە هەر هونەرجوەکانم بوون کەسگەلێکی ئاراوە بە عنوان نەفەرات بەرتەر هاتنەوە. زۆر باشە ئێوە خۆتان ئەتوانن کە بۆن سەرپەرشتی کاتی فستیواڵە ئەگرە ئاستۆ ئێوە شەتوان کە ئەم لەوحانە بدەن بە کەسانی تر بەڵێ ئێمە ئەڵان قەرارە هەر شەڵاکی لە ئایندە نزیکە ئەم فستیواڵە بەرگوزارەکەین بەڵێ قەرارە هەر بە نەفەرات بەرتەر هەر ئەم لۆحگە لە فستیواڵەکەتان سەبارەت بە چیەوە سفرەی کوردیە منتەقەی غەربەکە لە ئوستانە کورسانە بە هەبوونیە ڕۆژی جەهانگەردی و بەرگوزارەبێ بە ئیمساڵ کەفکەسە ئوستان کورسان و قەرارە هەر بەحسە ئەو سفرە کوردیە من داوەریانە. زۆر باشە داوەربوونتان لەم فستیواڵە گەورانە لە ڕووی چیەوە داوەرەکان لە ژنەکان هەڵەبژێرن بۆم فستیواڵانە هەر یەکەوە هەرەوە تەجروبە یەکی سابقەی کاریەوە یەکی ئەو متالەوە تاقیق و ئەو ئیدە و نەزەرگەلێکی ئێمە ئێرایی ئاین بە عنوانە داوەر ئێمە انتخابەکەنیت. باشە ئەمەژە بۆیە کە هەنێکی لە سدا و سیما وەرەگرتووە لەوحەکانی کامێک لە لەوحەکانتانە سدا و سیما شتێدام لە نیاگە نییە لێرە کێشە نییە ئەلێ ئەم دانسە زۆر باشە لەم بەشانێکێک ئیشتان کرد لە ڕوو چیەوە ئەم لەوحانتان پێیان من لە سدا سیما چونکە ساڵهای فرە هەم لە بەحسی سدا هەم لە بەحسی سیما کارم کردگە
ئیتر وایە پێ هاتکە کە من الان هاوشاریگەل خۆم بە تۆنە سام عادەتیان کردگە شاید منیان نەدیگە ولی وەختی ئەڕمنەوە هایپەرێک یا میوەفرۆشی یا جێگەی قسە ئەەکەم بە تۆن سام هەڵەگەڕنەوە ئێژن خانمەم جێدیان توی ئێژن منێوە ناناسنژنە بە تۆن ساعت کرد لە سداژ نفتکمانە ئەزانین کە تویت مەسەڵەن بۆ منەوە جێگە شانازی کە مردمەکە عادەتیان کردگە و عادەتیانست بۆ ئاموزشکەل منە و دروستی شێکەنەوە و باسخۆردیشی هەست ئێژنەوە پێم کە ئەرێ وامانە کردگە دروستمان کردگە و نەتیجەیان گرکردی زۆر باشە لە زۆربەی ئیشەکان کاتێک کە خەڵات وەرەگرن چونکە هەروەکە زین هەر جۆرە خەڵاتێ لە هەر ئیشێکە وەرەگری هەمووی لات تایبەتە بەسەمێکە بزانم ئەو ئایدێتە ئایسلای تۆ دروست بۆ ڕۆژێ بتەوێتەوەی ئەم خەڵاتانت لە شوێنێکی تایبەت وەکو ئارشیفێک بۆ خۆتی بۆی بهێڵیتەوە تایسۆ ئایدیا لات دروست بووە فێلەن دروستم نەکردەوە لە ئایندێک فرن نزیکە من قەرارە ئەو کار ئەنجام بم وە گەرەکمە باکسێک گۆرە دروستکەم و ئەمانە گشتی لە ناویە چی دەمانێک زەریف زۆر باش. خاتون میرە هەروەکە ئەزانین ئەڵەن کە خواردنەکانی ئێرانی جیاوازە یعنی کاتی زیاتری لە ڕووی ئەوەی کاڵنجازەڵن کە کاتی زیاتری ئەوێت لەو خواردنانەیە کە زیاتر پێویستە کاتی پێتەرخام بکەی بۆ دروستکردنی هەر جۆرە لە خواردنەکان بێ تۆ وەکو شێفێک لە ڕووی چیەوەیە کە ئەم قسەیان وتووە کاڵن کاتی زیاتری پێویستە لە نەزەرە وەک ئێرانیگەل کولەن حەزەکەن غەزایان پڕوپوختە بێت یعنی تا پوختی کامل نەبێت حاضر نین کە مەسەڵان لێ بخۆن وەک غەزاگەلێک ملل نییە غەزاگەل ملل شاید فرە ڕەحەت لە حەد سێ دقیقە کە پوختی ئان فرە ڕەحەتی ئەخوان و مشکڵێکیشیان نییە تەکیە چونکە عادەتیان کردگە وەلی غەزاگەلی ئێرانی واقعیەتی ئەشی حتمما ئەو پوختە کاملیە بێت وەختی ئەو پوختە کاملیاوێ باعثەوێت کە جەزبێ ئەو مەوادی تری کە قاتیە لە تەک مەسەڵەن گۆشتێک کە ئێمەکوڵنین مەوادگەلێک تر ئیسا چ لە سەوزیە بێ چ لە بەحسی حبوباتە بێ مەزەکەی جەزبە خۆی ئەکا ئەوەسە کە تەعم و مەزەی هەمیشەژن غەزای ئێرانی لە سەراسەری دنیا مەطلوبە یعنی هەر کە ئێخوا هیچ وەخت ڕەدی ناکاتەوە غەزای ئێرانی مەطلوبە هەرچێ شوێنە وای زیاتر باەخ زیاتر بۆی کاتی دروستکردنەکەی باەخ زیاتر بە تام و چێژەکەی ئەن بۆ یەکەوەی کە دوایەندا ناکەڵم خواردنی ئێرانیەکان جیاوازتریان لە خواردنەکانی وڵاتەکانی کە باشە هەروەکە ئاماژەتان پێ هەم لە مامناوەندی بەرنمەکەم لە سەرەتا و دەستپێکی بەرنمەکە کە حالیێن شێوازی کارکردنتان تەنیا لە مەتبەخەکەی خۆتانە وایە هیچ کارگایەکتان نیە لە پەنای مەتبەخەکەی خۆتانەوە بۆچەنا من کارگام زۆر باشە کارگایکم هەست کە لەم کارگامە ئەڵان فرە کارگەل گۆرەشم لە ناوی ئەنجامداگە ئێستەکە لە مەتبەخەکەتان یا کارگاکەتان ڕۆژانە کە سەرقاڵی ئیشن تەنیا خۆتان سەرپەرشتیەوێ تانگردووەتە ئەستۆ یان کەسی تریش هاوکارتانە سەرپەرستە ئەسلیەکەی من خۆمم یعنی تووە و کارەکان تووە و شتەکان اتفاقەکان کە ئەکەفێ لێنە من خۆم ئەنجامی ئەم وەلێ نیروم هەست لێنە کۆمەکم ئەکەن لە بەحسێ شۆردنەوە ئامادەسازی جنین کولەن لە هەرچێ بەحسا من ئەوان کۆمەکم ئەکەن وەلێ بازم بەحسە خەریدەکەی چون حساسم لەبان خەریدە مەوادەکەەوە کە چه مەوادی تا یەکەم بازم بەحسە خەریدەکەی من خۆم ئەنجامی ئەم داڵەکەواتە بەخشی سەرەکی ناو کارگاکە مەتبەخەکە لە ئەستوی خۆتانەوەیە زیاتر چ بەشەی لە کارەکە ئەدەنە دەست فێرخوازەکانتان هۆرەجووەکانتان نیروەکانتان وەڵا من بیشتر سا یەکەم ئەوەڵە پۆختەکە خۆمم ئاخر پۆختەکەش هەمیشە خۆم حزورم هەست سا یەکەم لە بەحسی جنینەکەیە سوورۆکردنەکانە ئەمانە ئەم بەوان ئەنجامی بن بازم ئەوانیش ئەتوانن کارەکە ئەنجامە وەلی چونکەم شکر بخوا مردم شارەکە منیان فرە قبوڵە حەز ناکەم شاید هەر ئەو کار منیشە ئەنجامە وەلی بازم خۆم دوارە لەسەر وەسواسی و چەکی ترێکی یەکەم وەکردنەوە مەسەڵەن ئەی لە تامە لە مەزە لە سوڵی لە تووشی ئەمانە تونی اتفاقی کەفی با خۆم مەسەڵەن دەستە نەهاییەکە ئەوەنێکە ئیشەکەتان خۆشەوی حەز ناکەن کە لە ڕووی ئەوەی کە تامێک بێ بۆنێک بێت متمانەی خۆتان لە دەست بن لای خەڵک زۆر باشە هەرەوەی کە سەرەتا ئاماژەشتان پێەیە
و ئێمە زانیاریمان لەسەری بەدەستهێناوە خاوەن کچێکی جوانن کە ئەویش ڕێگەی دایکی کەمکەم گرتووەتە پێش و چەندین کارتانوانی خۆتان فێر کرد بێ یان خۆت نردی بێتان بۆ هەنێکە دەورە ئەویش فێر بوو بێت و خۆدۆک و دایکی ئەو حەز پێکە بێتە ناو مەجالەکەی تۆوە سەبارەت بە کشەکەت سەبارەت بە باران گفتوگۆمان بۆ بکەیت چ دەورە هایەک پاڵپشتیت کردووە تاوەکو تایە بەشدار بێت و تا ئیسە چی فێر بووە لە کاری دایکیەوە؟ من دوودانە کەنیشکم هەست باران کەنیشکە گۆرەکەمە کەنیشکە بچکەکە مەڵان 11 مانگە و فێلەنەوە حالە تەمەەن درێژ بن خۆش بیاخەوە لێ باران خۆی فۆقلادە علاقەی هەست بە بەحسی کافیشە بەحسی باریستا من چونکە کلاسێ سێ بوو وەختی خۆم تاقیقم کردمانە وتیان کە فعلەن زووە ئەم بەحسە کە مەسەڵەن ئەم بێ شیمیە قاوە فێر بێت ئەم کارگە لە ئەنجامە وەێ وەختی دیم ناواقعان خۆی علاقەی هەست لە کلاسێکە سەبتناویم کرد بتم با خۆم نەوم بە مرەبی خۆم ئاموزشی نام چۆن بەلەخەرم بەحسە دایک و فەرزەندیە شاید ئەو شتە نەگرێت لە من یان لەوانێ گوێراگری قسەکانی تۆ نەبێت وتم شاید یا بەحسەوە کە بێژێ مەسەڵەن ئیسا خۆ مرەبیەکە وەختی بێژێ پێ ئەو کارەکەش خاستر وایە من بێژم پێ لە کلاسێکە سەبتناوم کرد لە حزورێکی لە شفگەلی گەورەی شارەکەم شف ئازادە محەممەدی بردم بۆ سەر و کلاسە و وەختی کە دی ئای محەممەدی شفازات زانی کە واقعا ئەرەوتی نەباران ئەتوانێت یەکی لە باریستاگەلێ گەورەی ئەم شارە بیان شایدیش بە یەکی لە باریستاگەلێ گەورەی کشوەرەکەمان بێت و شروعی کرد و بە شکر بۆخوا الان فرە ڕەحەت بەحسێ ئارتبانە قاوەکان یا هەرو تەرکردێک لەبان قاوە ئەجراوی شروعی کردگە لە بەحسی ئەیسەر لە سن و ساڵخۆی کارگەلی گەنجامە کارگەلی بوچیک وەلی هەروە ئیدامە بعد من مطمئنم ئەتوانێت یەکێ لە باریستاگەل مۆفەقی کشوەرەکەمان بوو لە کناریشی واقعا دەرسی عادیە موسیقیش کارەکات باران ئەوەن یەکە تەنها فقط بەحسێ خۆراک و ئەمانە بێ یانێ علاقەی هەست بەم کارە ئەتێکە کاتێ تەمەنی چووە سەرەوە لە نێو کارەکانی خۆت کاری هاوبەشی لەگەڵە ئەنجامبی تێکەڵای بکەی زیاتر لەگەڵ کار و ئیشی خۆتە بەڵێ گەرەکمە ئەو کارەکەم چون باران فۆقلادە خەلاقە من متوجه بووم کە ئەزانەیە کە مەسەڵەن فرە ئیدەگەلیشم پێ ئات مەسەڵەن ئێژێ ئاوا بکە ئەمە بکە ئەم کارە بکەی خاسترێکە کارەکەت خاستر ئەوێت لە بەحسێ مەسەڵەن من ئەڵان دێکۆرەکێک ئەنجامە فرە لە تەزیناتەکە ئەڵان من باران ئەنجامیات فرە علاقەی هەست باز حتمما لە ئایندە لە هەر ئەلعانیش کە لە ئیدۆ نەزەری فرە ئستفادەکەم بارە زۆر باش هەر سەرکەوتوو بن تو خۆ دووکو ئافرەتێک وەکو دایکێکی سەرکەوتوو کە پاڵپشتی کچەکەت کردووە لە تەمنێکی کەمان نردوێتە ناو مەجال و ڕێگەی خۆتەوە ئێستا بۆ بینەرەکانمان بۆوانی کە ئەوانیش لەوانی خاوەن کچێک بن کە کچەکانیان مناڵەکانیان ئەوانیش خاوەن هەر کامێک بەهرەیەک و توانایەکی تایبەت بە خۆیان بێ لە کامێراکە ئێمە چیان پیاڵی چۆناهی پاڵپشتی مناڵەکانیان بکەن تاوەکو ئەو شتەی کە خۆیان حەزیان لێتی یان خۆت لەوانەیە لە هەر شتێکی تر توانایان هەبێ چۆن بێنە ناو مەجالێکەوە کە خۆیان حەز و خولیای خۆیان و پێیان خۆشە بەحسی کەنیشک و کوڕ نییە خان محەممەدی بەحسەوەسە کە ئێمە ئەشی مناڵەکانمان ئستعدادەکانیان بشناسین و هەر لە مناڵیە و فێرمەهارەتیان کەین ئەوە کە دەستڕەنگین بن نایسە لە بەحسە ئاشپەزیە هەر مەهارەتێتر هەر هونەرێک بوو هەر مەجالێکی تر بالێ هەر شتی تر ئەتوانن مەسەڵەن مناڵەکانیان فێرکەن ئستعدادەکانیان بشناسن بێن بێژن پیان کە تۆ لە چە شاید ئیسا ئەو مناڵ ئەنس یەکی دوو ڕشتە بوو کە باران هەناردم وتی مەمان حەزەکەم خۆب چوو ناڕشتەکە هاتو دەروتی نەممان خۆش منێ من ئێستارم نەکرد وتم ئیسە چۆن من هەزینەم کردگە بۆ ئەو ڕشتە تۆ چووکی فێر بووگی ئەم بەحسکە لە نا چوو خۆ تەجربەی کە چی دینەوەخان ئەسان خۆشی نایە لەم بەحسە وەلی ئایسە خۆ ئەتانن خانەوادەکان مناڵەکانیان چه کوڕچەکەنیش بیان ناسن بزانن کە واخان چم حەزەکەن بە چه شتێ ئەم لە ناو ماڵەکە بەتەرەف چه شتێک علاقەیان هەست ئەچن بەرەو چه سەمتێکە هەر لەو سەمت و سووە ڕێگەیان بۆ ڕۆشنۆکەنەوە بیان نێرن ئاموزش بێنن ئاموزش فرە مهمە بڕن ئاموزش بێنن کە بزانن کە واقعان لە ئایندە شاید هەر ئەو ئاموزشە هەر ئەو هۆنەرە مەسیر زندگیەکەی عوەز کرد وایە بەدڵنیایەوە بەڵێ ئەلا من خۆم من ڕشتم شتێتر بوو وەلێ وەختی ئەم هۆنەرمەزانی زانیم کە ئەزێ من ڕێگەی من ئەم هۆنەرەزە ڕشتێ تاسیڵی من شتێتر وەلێ ڕێگە من ئەمە بوو هاتمە کاتک من ئەم ڕێگەوە من لە مناڵیۆ لە ئاشپزخانەی دایکمە من ئەم شتگە لە مەسەڵەن ئیجازەی پێمەدا کە ئەم کارگە لە ئەنجامە فرە وەختیش خراوکاری فرەمە کرد وەلی ئیجازەی داوە هەرەوە بوو بە کۆمەکی بۆ من کە من
ئاباڵان ڕێگەی خۆمستان زۆر باشە ئێوەی کە ڕۆڵی دایک و باوکت چۆن بووە پاڵپشتت بوو لەگەڵتانە؟ من دایک و باوکیشم واقعا حمایەتی فرەیان کرد لێم یەکی لەو حمایەتکەلەوە بوو کە هەر لە نظرم هەم لە نظرم ماڵی و هەم لە نظرەوە کە من واقعا کەسێکم گەرەک بوو کە خەیاڵم ڕاحەت بێ کە وەختی ئەچم بە شوێنم کارگەلمە مناڵەکانم کەم و کەسریان نەوێت. زۆر باشە. من دایک و باوکم بە دڵ و بە گیان مناڵەکانیان گرتگە و شاید خاستر لە خۆشم حمایەتیان کردگە لیان لە نظر تەغذیە و لە نظر بهداشت و حتا لە نظر ئاموزشەکانیانەوە فرە ڕاحەت مەسەڵەن کۆمەکیانەکەن فرە ئۆنسیشیان گرگە پێیاندە ئەڵام مناڵەکانم ئۆنسیانس بە دایک و باوکم لە فرە ڕاحەت بەلایەنیشەوە ئەوێسن و ئەگەر کۆمەک ئەوان نەواتای خۆیگە من ئەسەن نەمەتانی ئەم گشتە ئەلان ئەو گشتە لۆحەکە دیتان من هیچ وەخت بە کۆمەک ئەگەر ئەمان و نەواتای ئەسەن نەمەتانی. زۆر باشە ئەمێکە کۆتا قسەی نێوانمان ئەوە بێت ئەو خاتونانەی کە ئێستا سەیری بەرنامەی ئێماکەن تۆکو خاتونێکی سەرکەوتوو کێستا خاوەن ئیش و بزنسی خۆشتی ئەو کەسانی کە حەزیان لە مەجال و لە هونەری تۆیە لێرەوە چیان پێڵی چۆن پێیانەڵی کە ئەم ڕێگات دەست پێ بکەن دەستپێکی ئیشەکەیان چۆن بێت؟ من هەر لەم دووربینە و یانێ پیانێژم لە هیچ چێک سایکەن مانعەکان لاون لەبەر ڕێگەی خۆیانە ئەوە چتگەلێ بوچک مەکەنە مانع بۆ خۆتان شای فرەوەختەر بێژن ئەمالعان بەحسێ ماڵیە چون واقعان ئەڵان هەزینەها لەسەرەوە بەحسە ئاموزش فرەها لەسەرەوە شای بێژن هەزینەی ماڵیمانە فرە ڕەحەتتان لە فرشتگەل ئێوە کاتکەن ئەوانە جەمۆکەنە ئاموزش بوێنن وەختی ئاموزش یاندی فرە ڕەحەتتانن بڕن خۆیان نیشان بن لە ڕستورانێکە شاید بۆ بتانن ئەگەر بتوانن بڕن و ئەو شتە لە خۆیان ئەوێنن بڕن لە ڕستورانەکان و ئشکاڵێکی نییە یەک مانگ ڕایگان کارکەن ولی لە ئەوەزیە خۆیان نیشانن هەر ئەو یەک مانگ بدونە مەسەڵەن حقوق کارکردنە شاید بێتە باعثەوە کە ئەمان بەعدەن فرە ڕەحەت بنە شتێک فرە عالی ئەیان ناسن بارحاڵ هۆنەریان ئەشناسن دەستڕەنگینیان ئەشناسن ئەتوانێت من هەر لێرە و یانێت تەقازا مەس لە خانمەکان چیسە چه خانم چ ئاغا ئەگەر واقعن عێلاقیانت بەم هۆنەرە بڕن بە شۆنیە ناوەکە هەردە چوارچێوەی ماڵ خۆیان دای بنە بێژن ئەمە ئەزانین بوو ماڵی خۆمان نا بڕن ئەرایی بن بڕن گوستەرشی بن ئەم کارە بە شاید پیشنەهادگەل و کارگەلی گەورەتریش بدرگی پیان. زۆر باشە من هەموو کاتە شتە وتووە کە کاتێ حەزل لە شتێکە کاتێک ئەتەوێت سەرکەوی هەنگاوی چکۆلش بوو بۆی هەڵبگرە کاتێککە ئاوڕێک دیاوە کە بزانی پەشیمان نەبییتەوە کاتێکەوە ئاورە دیاوە بۆ پێشووتری خۆت بزانی کە منەر هەنگاوێکی چکۆلش بوو بێت بۆ حەزی خولیەکانی خۆم هەڵم گرتووە زۆر زۆر سپاس خاتم میرە کە ئەمڕۆ لە میوانداری ئێمەتان قبول کرد کاتی خۆتان بۆ ئێمە تەرخان کرد ئەزیزم زۆر زۆر سپاس ئێمە زۆر زۆر خۆش بین بەم چاوپێکەوتنە لەگەڵ ئەزیزم بینەر و بیسەر ئەزیزەکانی من سپاسانەکەم تام کاتە لەگەڵمانابوون و بەرنامەی منتان جێنێشت هەتاکوونی خۆ ئامادەکردنی بەرنمەیەکی تر و چاوپێکەوتنێک لەگەڵ خاتونێکی سەرکەوتوی تر هەمووتان بەخوای گەورە سپێرم هەر شاد و بەختەوەر بن.